پەیمانگای کلێڤەری ناحکومی. پەیمانگای کلێڤەری ناحکومی دەست دەکات بەکردنەوەی خولی هاوینە بۆ قوتابیانی پۆلی 12ی زانستی بۆ گەشتوانەکان بە ئامادەکردنی باشترین مامۆستایانی ئامادەیەکانی شاری هەولێر. کەوانەکان دەوترێتەوە بە شێوەی منهەج کامل، ئینگلیزی مامۆستا سەردار مەجید، کۆلێژی قەڵای بەهرەداران و ئامادەیی گەشەی ناحکومی، بیرکاری مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان، ئامادەیی کلێڤەری ناحکومی و ئامادەیی سەروەران، کیمیا مامۆستا ڕێدار بەکر، ئامادەیی کلێڤەری ناحکومی و ئامادەیی گەشەی ناحکومی، فیزیا مامۆستا شۆڕش تۆفیق، ئامادەیی کلێڤەری ناحکومی و ئامادەیی هەولێری نمونەیی، کوردی مامۆستا بەختیار خالید، ئامادەیی کلێڤەری ناحکومی و ئامادەیی شێخ مەحموود، عەرەبی مامۆستا ئەنوەر عوثمان، ئامادەیی کلێڤەری ناحکومی و ئامادەیی ئازادی کوڕان، زیندەزانی مامۆستا عەبدولخالق ناصح، ئامادەیی کلێڤەری ناحکومی و ئامادەیی میدیای کچان. لە ئامادەی یەکەمان خوێندنی کوڕ و کچ بەجیا دەبێت، دابینکردنی کافتریای تایبەت بە قوتابیان، دابینکردنی پاسی هاتوچۆ بۆ گشت گەڕەکەکانی شاری هەولێر، ناونیشان شەقامی 120 مەتری، گەڕەکی فەرمانبەران نزیک مزگەوتی شەهید و ئەنفال، تەنیشت قوتابخانەی کلێڤەری ناحکومی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەو ژمارە مۆبایلانەوە 0750 179 44 55 0750 178 44 55. پەیمانگای کلێڤەری ناحکومی.